نەکەی لە پێغەمبەری خوددا دابڕی صلی الله عليه وسلم. یاوەرێتی پێغەمبەری خوا لە سەردەمی ئامادەی ئەودا فەزلێک بوو، خوای گەورە بەخشی بە هاوڵەکانی. بەڵام دانەبڕان و مانەوە لەسەر ڕێبازەکەی تا دەگەینەوە خزمەتی بۆ هەموو ئومەتەکەی ماوەتەوە بەو مەرجەی هەر کەسێک بیەوێ. چونکە کەسانێک هەن ئەگەر بگەڕێنەوە ئەو سەردەمیش بەخوای پێناچی بتوانن پشتی هاوڵبوون لۆ خۆیان بەدەست بینن، چونکە وەکو خۆیان ئاسایی لەو سەردەمیشدا دووڕوەکان لە مەدینە لە دەوروبەری پێغەمبەری خوادا بوون صلی الله عليه وسلم، نوێژیان لەگەڵ دەکرد و جاروبایت بەشداری شەڕەکانیشیان لەگەڵ دەکرد، بەڵام دڵیان پڕ نەبوو لە خۆشەویستی و شوێنکەوتنی ڕاستەقینی ئەو پەیامبەرە نازدارە صلی الله عليه وسلم. وەکو چۆن لەم ڕۆژدا زۆرن ئەوانەی دڵیان تێکەڵە لە خۆشەویستی ئەم و ئەو لە غەیری خوددا و پێغەمبەرەکەی. ئەمما هاوڵە بەڕێزەکان لە خزمەتی پێغەمبەری خوددادا بوون و خوای گەورە هاوڵێتی هەم جەستە و هەم فەرمایشت و پەیامەکەی سەروەرمانی بەنسیبکردن و ئەوانیش بە تەواوی قەدریان زانی و لەگەڵی مانەوە و دڵیان پڕ کرد لە خۆشەویستی و گوێڕێیاڵی ئەوجا دەبا ئێمەش مادەم فەرمایشت و پەیامەکەیمان پێگەیشتووە با مەردانە دەرفەت لە دەست نەدەین و لە پەیامبەری ئازیزماندانە بڕێین بە هیچ زۆر و لە هیچ حاڵێکدا. ژین